ئەم کاتتان باش ڕۆشنبیر و دەسەڵات یان ڕۆشنبیر و سیاست ئەو چەند زاراوەی کەماوەیەکی زۆرە مشت و مڕێکی زۆری لەنێو کۆمەلگای کوردیدا دروست کردووە. ئایا ڕۆشنبیر و سیاست هیچ پەیوەندیەکیان بێکەوە هەیە؟ بۆچی هەمیشە دەخوازرێت کە ڕۆشنبیر و سیاست وەک دوو شتی جیاواز لە یەک نیشان بدرێن؟ ڕۆشنبیران لە وڵاتانی پێشکەوتوودا کاریگەری زۆریان لەسەر بڕیاری سیاسی لە وڵاتدا هەیە. لە کوردستانیش ڕەنگە ڕۆشنبیرێکی زۆر هەبن، بەڵام ڕەنگە کەمێکیان ژمارەی گەورە بن لەوانەی کە حساب بۆ چوون و نووسین و ستونەکانیان نەکرێت. میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەی بەراشکاوی یەکێک لەو ڕۆشنبیرانەیە کە هەمیشە بیر و بۆچوونەکانی ژمارەیەکی گەورە بوون، هەمیشە لە ڕێگەی ستونەکانیەوە دەسەڵاتی سیاسی ڕەنگە زۆرێک لە بڕیارەکانی داڕشت بێت یان لانی کەم گوێ لێگرت بێت. ڕێبین ئەحمەد هەردی نوسەر و ڕوناکبیر بەخێر بێت بۆ بەرنامەی بەراشکاوی. سپاس دەکەم کاک ڕێبوار. کاک ڕێبین، ڕۆشنبیر و سیاست ئەم دوو زاراوەیە بۆ هەمیشە هەوڵ دەدرێت لێک دوور بخرێنەوە. پەیوەندی لە نێوان ڕۆشنبیر و سیاستدا چییە؟ چۆن لە یەک دوورەخرێتەوە؟ سیاست و ڕۆشنبیر دووشتن زۆر گرێدراون بەیەکەوە، زۆر لە یەکەواڵاون. ئەساسەن سیاست چیکە؟ سیاست ڕۆشنبیرانێکن، ینی کەسی سیاسی چ کەسێکە لاو کەسەیەکە بێ ڕۆشنبیر بێت، چونکە سیاست خۆی هونەری چییە؟ بریتە لە هونەری بەڕێوەبردننی کۆمەلگا، بریتە لە هونەری دەستکاریکردنی دنیا، هونەری حکومڕانیە. بۆ یەکێک بتوانێم هونەرە پیا دەکات، بێگومانە بێ ڕۆشنبیر بێ، بێ خوێندەوار بێ. لەبەرەوە ئاساسە لەوانەی کە سیاست دەکەن خۆ بەخۆ بە بەڵگەنەویسەکە ئینسانی ڕۆشنبیرن کە ڕۆشنبیرەکانن. ڕۆشنبیران هەمیشە دەورێکی گرنگی سیاسیان هەبووە، تەنانە دەوانش کە نایانێم و ڕاستەوخۆ بەشداری لە سیاسەتا بکەن، چونکە ئیشی ڕۆشنبیرشیە هەر کەسێ دەستکاری هوشیاری ئینسان بکە بیونێ دەورێکی سیاسیە بینێ. هەتا ڕۆشنبیرانە کە ڕاستەوخۆ سیاست ناکەن، یعنی وتاری سیاسی نانووسن، مثلەن ڕۆمانە نووسن، شارە نووسن، شانۆ پێشکەشەکەن، مۆسیقا پێشکەشەکەن. مادام ئەمانە پەیوەندیان بە دەستکاریکردنی هوشیاری ئینسانەوە هەیە، خۆ بەخۆ دەورێکی سیاسی زۆر گرنگیان لە کۆمەلگا و لە واقع هەیە. هەر کەس ئیشی لەگەڵ هوشیاری ئینسانە کرد، خۆ بەخۆ دەوری سیاسیە بێت، چونکە دوجار سیاست لەگەڵ چا تەعاملەکە لەگەڵ ئینسانەکانی کۆمەلگایە و هەر دەستکاریکردنێک بۆ هوشیاری ئەم ئینسانانە بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر داڕشتنی سیاست و لەسەر بەرنامە ڕێژی سیاسی بێت. کەواتە توانین بڵین سیاسی مرجە ڕۆشنبیر بێت، یان ئەوانەی کە سیاست دەکەن و پیانەوت لە سیاست مەدار بێگومان پێویستە ڕۆشنبیر بن. بێگومان ئەگەر ڕۆشنبیر نەبن چۆن سیاست دەکەن؟ یعنی خەڵک بۆچی دەزیاتە سیاست؟ ئەوێ شتێک بگۆڕێت، ئەوێ دەستکاری شتێ بکە، ئەوێ جۆرێک لە بەرنمەیەکی پیادەی بکە. هیچ بەرنمەیە ئەو کەسانە کە خوێندەوان و کەسانی کە ڕۆشنبیرن وانە؟ بەڵێ باشە. بۆچی لە کوردستانە هەمیشە وا نیشانە درێکە ڕۆشنبیر پێویستە دوور بێ لە سیاستەوە، یان بە شێوەیەک لە شێوەکان ئەم دوو ئەرکە بە دوور لە یەکترەزانن؟ ئەوە لە بڵێم چی؟ ئەوە لەو ئەمە قسەی هەندێک لە سیاسی هەندێک لە ڕاگەیان دنیشانە با بڵێن کە پیان خۆش نییە کەس دەست لە سیاستەوە با بۆەوەی کەس ڕخنە لە سیاستیان نەگرێ. ئەگەر نا چۆن ڕۆشنبیر پەیوەندی بە سیاستەوە نیە؟ نمە وەکو عەرزم کردی، هەتا ئەگەر تۆ هونەرێکی مۆسیقات تەقدیم کەیت ناڕاستەوخۆ دەوری سیاسی هەیە، شانۆیەک تەقدیم کەیت دەوری سیاسی هەیە، چگا بگا بۆی کە خەڵکی ڕۆژنامە نووسان، پامنێران، نوسەران، ئەوانەی کەوتاری فکریە نووسن بیانیان نیانێ بێگومان بەر سیاست دەکەون و قسە لەسەر سیاست دەکەن. نووسین چییە کاک ڕێبوار؟ نووسین بریتە لە قسەکردن لەسەر کۆمەلگا و لەسەر کێشەکانی، لەسەر ئالۆزیەکانی. ئەمە بتەوێت نەتەوێت پێت خۆش بێ پێت ناخۆش بێ بەر سیاست دەکەێت، ناچاری لەسەر سیاست قسە بکەیت، چونکە سیاست یاریکەری سەرەکیە لە دەستکاریکردنی کۆمەلگا و بەڕێوەبردن و حکومڕانیکردنیە. لەبەرەوە بێگومان مەجبوری قسە لەسەر سیاست بکەیت و دەورێکی سیاسی دەبێت. باشە، ئەمە بۆ معنایەت کە ئێمە لایەنەکانی تری ژیان لەم کۆمەلگایە پراوێز بخەین بۆ نمونە لایەنی کۆمەڵایەتی یان لایەنی ئابووری. نەبێگومان هەتا کە لەسەر کۆمەڵایەتیش قساکەین ناڵێن دەوری سیاسی هەیە، یعنی کە ئێمە ئێستا مەسەلەن بڵین لەسەر کێشەکانی خێزانە نووسین، خۆمە ئەرچێکی سیاسی یانی ئەوە نەبێ ئەم بەشە کۆمەڵایەتیە دوورە لە سیاستەوە، چونکە قسە لەسەر هینێگەکەین بەشێکی کۆمەلگاکەین و ئەمانەوێت دەستکاری بکەین لە هەر شوێنێکە قسەمان لەسەر هەر بەشێکی کۆمەلگا کرد و ویستمان دەستکاری بکەین، ڕەخنەمان ئاراسە کرد، تیشکمان خستە سەر، واتە سیاستمان بردۆ بۆ شێوە، واتە دەورێکی سیاسیمان بینیوە. یعنی شرط نییە خۆ سیاستەرەوە بێکە قسە لەسەر حزابی سیاسیەکەین، قسە لەسەر حکومڕانیەکەین،
کە قسە لەسەر پێکاتەی خێزانەکەین کە قسە لەسەر مافی ژنانەکەین کە قسە لەسەر فەقیری و هەژاریەکەین کە قسە لەسەر خراپی مەکتەبەکەین هەموو ئەمانە دوجار بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەشداریکردنە لە سیاسەتە بەشداریکردنە لە وتوێژێکی سیاسیە کە لە هەموو کۆمەلگای بەڵێ کەواتە ئەوە سیاستە خۆی کوتاوەتە هەموو کونجێکی ئەم کۆمەلگایەوە بێگومان سیاست بەمانە فراوانەکەی نەک ئەوە ڕۆشنبیران بن کە خۆیان بەرەو سیاست ڕۆشت بن من ئەم معنای پێم وتی معنایەکی فراوانی سیاسی باس کرد نەگەڵ معنە تەسکەی کە لە کوردستانە بۆ سیاستەیە لە کوردستانە سیاست بریتە لە حیزبایەتی یعنی تۆ بەزە بێت لە ناو چارچێوە حیزبێکی سیاسیە بیدنجا سیاسەتەکەی وەحاڵ بە تەسەوری من وانە وەکو عەرزم کردی یەکێک کە ڕۆمانێک نووسێ دەورێکی سیاسیە بینێت چونکە دەستکاری هوشیاری ئینسانەکە یەکێک کە مۆسیقا تەقدیمەکە دەورێکی هوشیاری دەورێکی سیاسیە بینێ ناڕاستەوخۆ هەر شتێک کە پەیوەندی بە کۆمەلگا بە زەوقیەوە بە ئەخلاقیەوە بە جوانیەوە بە عەقلانیەتەوە بێ ڕاستەخۆیان ڕاستەخۆ دەوری سیاسی هەیە لەبەرەوە نوسەران ڕۆشنبیران بیانێ و نیانەوێ دەرگیری سیاستن حەز بکەن حەز نەکەن دەرگیری سیاستن باش ئەچمە ناو تەوەریەکی ترەوە زۆر قسە لەسەر ڕێبین هەردیەکرێت ڕێبین هەردی گۆڕانە ئەتوانی پێم بڵێ ئێستا تۆ ئینتیمای سیاسی خۆتمان بۆ ئاشکرا بکەیت لێرە کاکیر من ئینتیمای سیاسی نییە من پیاوێکی سەربەخۆ بەڵام بێلایەن نیم بێلایەنیم لەبەرەوەی وەکو هەموو ئینسانێک چێم کۆمەلگایە دڵنەرم دڵنەر چۆنە بێ بێلایەن بێ یعنی ئێمە هەمومان هەموو هاوڵاتی چێ وڵاتە دڵنەرە دڵنەیە ئێکە دڵنەیە تۆ هەڵەبژێری یعنی دڵ بە لایەنێکی لایەنێکی تر لا ئەبێت وانە لەبەرەوە بێلایەن نیم بەڵام سەربەخۆم ئینتیمای حیزبی بێ من نازانم ئەمە ئەو فشارە زۆرەی لەسەر منە بۆ ئەوەی کە ئینتیمای سیاسی خۆمە شارمەوە نازانام لە چیەوەیێت ئێ باشە بخۆ ناترسمەگە ئینتیمای سیاسیمە بێ خۆی لێ یعنی هاوڕێیەکی یەکێتیم هەیە لە کاتی ئەم هێرشەیە کە ڕاگەیاندنی یەکێتی و دۆستانی یەکێتی بۆ منیانین کرد لە فەیسبووکە نامەیەکی بۆ نردبووم دەبی هاوڕێەکە من شەکاری تۆم خوێندوەتەوە زانام تۆ ئینسانێکی باشی بەس ئەگەر تۆ خۆت ڕابگەێنی کە گۆڕانی ئەم فشارە و لەسەر لاچێ جوابەکەی من بۆ بوو ئەگە گۆڕان نەبم چی بکەم ینی بە زۆر بڵێم گۆڕانم و ئینتیمای حیزبیم هەیە ینی خۆشتەکە وازە هەگا ڕێبوار خۆ بۆ من فعلەن خۆشترە ئەگە گۆڕان بوومایە بڵێم فعلەن ئەم زەختەم لەسەر لاچوو ئەم فشارەم لەسەر لاچوو و حیزبێکی سیاسیش هاتە پشتم وڵای خۆ ڕەنگە پۆستی باشیشم وەرگرتایە لە ناو حیزبەکەیە بەڵام کە ئینتیمای حیزبیم نەبێ بە زۆر چی بکەم باش ئەوەکەین بە تەوەرێکی تر بەڵام ڕەنگە زۆرێکی ئەو فشارانە لەوە سەرچاویان گرت بێت کە تۆ بەردەوام هاتوچۆی گردی زەرگەتە ئەکەیت هاتوچۆی کۆمپانیای وشەکەی بەردەوام نزیکم لە گۆڕانەوە نەشاردۆتەوە نزیکم لە گۆڕاوە بەرنامەکەی وانم پێ باشە ینی ئێستا ئینتیخابات ببێت دەم بە گۆڕانێ مەمەقسەیتیان نییە بەڵام ئیلتیزامی حیزبین پیانەوە نییە و ئەمە جگە لەوەی کاگنۆشیان فعلەن بۆ بە هاوڕێیەکی نزیکم بۆ بە هاوڕێیەکی نزیکم ینی هەر هاوڕێتی واز لە هین سیاست بێنە ینی لەو ڕایمەوە پیاوە گەر وازیش لە سیاست بێنێ واز لە بسوتنەوەی گۆڕانیش بێنێ من یەکێکم لەوانەی بەردەوام سەردانیەکەم بەردەوام بۆ بە هاوڕێ یانی زۆر جار باسی هەر سیاست ناکەین زۆر جار باسی ئەدەبەکەین باسی نووسینەکەین یعنی بوو جۆرێک لە هاوڕێتی لە بینمانە دروست بووە کە لەو کاتەوە دەست پێەکە کە لە ناو یەکێتیە بوو کە کەسی دووەمی ناویەکێتی بوو جۆرێک لە هاوڕێتی لەو پەیوەندیا دروست بوو کە تا ئێساش بەردەوامە وەوە بفعلە من کۆمەکم کردووە لە زۆر شتە هاوکاری کاگنۆشیوانەکەم لە زۆر شتە لە زۆر لێدوانە لە زۆر چاوپێکەوتنیە هاوکاریم کردووە بەڵام هاوکاریەکانم کاکین هەمووی لە ساب ینی بە پێچوانەیە و ویستم ئەوەت لێ بپرسم ئەو هاوکاریانە لەسەر چ ئەساسێک بووە یان لە چ ئاستێکدا بووە تەماشاکە کاکین من وەختی خۆی کە ئەم لیستەی دروست کرد وەختی خۆی وتارێکی نووسی نۆشیروان لە پاشەم هەموو ڕخنەوە ئەنجاچی سێ چوار احتیمالی دانابوو بۆ گۆڕانکاری لە کوردستانە من یەکێک بووم لەو هینانەی کە بە چوار ستون مناقەشەیە وتارەیم کرد ئەو داینابوو ئایا گۆڕان لە ڕێی شۆڕشۆ بکرێت ئایا گۆڕان لە ڕێی دیموکراتیەوە بکرێت لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی انتخاباتەوە بکرێت لە ڕێی کودتاوە بکرێت کۆمەڵ احتیمالی وایدانا و هەموو احتیمالەکانە مناقەشە کردبوو آخر احتمال کە بە بڕای من احتیمالی باش بوو کاگنۆشیروان ئیهمالی کردبووەوە گۆڕان بوو لە ناو حیزبە من ڕێی وا بوو کاگنۆشیوان لە حیزب نێتە دەرێ لە ناو یەکێتی نیشتیمانیە بمێنێتەوە و لێەوە لە ڕێگای گۆڕانی ناو یەکێتی نیشتیمانی ئەوم گۆڕانکاریە بکە وە فشارێکی زۆریشمان لێ کرد کە ئەمە نەکە هەتا کەلیسەکەی ئەلان کرد زۆر چوین قەناعەتی پێ بکەین کە ئەمە باش نییەوە هین بکە ئەزانی بۆ ترسێکی گەورەم لەوە بوو کە لیست بکەوە لە لەستونەکەشان نووسی مەبڵاو بۆتەوە کە ڕەنگە بگاتە شەڕ ببێ بە شەڕی ناوخۆ چونکە مێزانەی ئێمە یەکتر قبولکردن زۆر زەحمەتە جیاوازی فکر زۆر زەحمەت قبولەکەن بەشێک لەوانەیە کە ڕێکەوتنی استراتیژی لە بینی یەکێتی پارتیا ئیمزا کراوە خۆشیان باشکرایە لێ نایشارنەوە
ترسە لە شەڕی ناوخۆ چونکە ناتوانن بە لیستی جیاواز دابەزنەگە بە لیستی جیاواز دابەزن مەترسی شەڕی ناوخۆیانی هەمان مەترسی لای منیژە بوو کە ئەمینە دروست بوو ئێستاش هەمان قەنەعەتە هەیە ترساملەوە بێگومان زۆر ترساملەوە ئێستاش مەبەستم ئەو بوو هەمان قەنەعەتە هەیە کە نەوشیروان مستەفا باشتر بوو لە نەوەی یەکێتیە ڕێفۆرم بکە نەکبێتە دەرەوە لیست دروستکە ئێستاش یەکێکم لەوانەیە کە هەمیشە پاڵی پێوانێم بۆی پەیوەندی خۆشکە لەگەڵ یەکێتی نیشتیمانیاوە نزیک بوونەوە دروست ببێ من لە شەڕی ناوخۆ ترسم زۆر دژیەوەم کە هێزەکان شەڕ بکەن باشە ئەم ترسە کاک ڕێبین با لەسەر ئەمە هەڵاستە بکەین ئەم ترسە لای تۆ لە چیوە سەرچاوی گرتو ینی تۆ بە بڕای تۆ و ڕۆشنبیرێک حیزبی کوردی یەکێتی و پارتی بۆ نمونە لەو ئاستان بگەنەوە ئاستی کە ڕێبەوەنێن خۆ ساڵانێکە لە هەڵبژاردن نەکرێت و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و زەحمەت کێشان و حیزبی شیوعیەوانە هەمووی بەلیستی جیاواز بەشدارێکن و شەڕی ناخۆش ڕووی نییە چونکە ئەوانە هەڕەشەیەکی گرنگ نەبوون بۆ دەسەڵاتیان یعنی لە نیانەتوانی مەترسی زۆرینیان هین بکەن کە گۆڕان دروست بوو مەترسیەوەی لێکرا کە لە زۆرینیان بدرێت یعنی ئەو دەسەڵاتی جاریانیان نەبێت ئەوان هەمیشە قبولی ئەو جیاوازیەکەن کە حیزبێک 5 کورسی 6 کورسی 7 کورسی هێنێ بەڵام ناگاتە ئەوەی منافەسەیان بکە لەسەر زۆری کورسیەکان ئەو بیان خاتە بەر ئەگەریەوەی انتخاباتەکە بدۆڕێنن لە دروستبوونی بزەدنەی گۆڕانە ئەم مەترسیە دروست بوو ئەم مەترسیی کە هین بێەوە مەترسیە زۆر حەقیەوەمان هەیە بترسین لەوەی بگاتە شەڕی ناوخۆ هاوکاریەکەی من بۆ کاگۆشتیان زۆر لەمەوە ئەو ماوەیە زۆر لێ نزیک بوومەوە بۆ ئەوەی ئەتوانم بیکەم لێدوانەکانی ئەم کاگنۆشیروان هیچ احتیمالێک لەم احتیمالانە سەر نەخا لێدوانەکانی ئاشتی خوازانە بێ کراوە بێ بۆ دیالۆگ و دوور بێ لە تەنگژەوە هەست مەکرەوە مەسئولیەتێکی مناوەویش بە تایبەتی ناڵم بووە بە هاوڕێم بەشێک جۆم لێگرێت وت باش لەو ڕۆ من نتوانم بڵێم کارێکی باشمان کردو باشە تۆ بە سێواکی کە هاوکاری نوشیروان مستەفات کردو بەڵام لە دەرەوە باسی واکرێت کە تۆ ڕاوێژکاری نوشیروان مستەفایت ڕاوێژکارێکی خۆبەخشی کاک نوشیروان مستەفان بێەوەی ئیلتیزامەمە بێ نە پۆستە نە معاشم لێی هەیە نە هیچ ڕاوێژکارێکی ڕاستەڕە وەکو ڕاوێژکاری وام ینی من جاری وایە لە بەیانی و تایوارە لەگەڵیان ینی نیوە ڕۆژنانی لە قەڵۆگەم جاری وایە وارەش لەگەڵیان نانەخۆم ئەوە ڕاستە یعنی بەڵام زۆر خۆبەخشانە یعنی هیچ پۆهینێکی ڕسمی لە بینی منوانیەوە هیچ التیزامێکی ڕسمی پێوە نییە هەر دەقەنادەقەیە هەر شتێک بزانم بەدڵم نیایە نامەیە خۆم بەسمەوە کاکین وەکو هەر کەسێکی کامل سەربەخۆی خۆم هەبێ چونکە سبینە گۆڕان خراپ کابێ ئەبێ من هەڵوێستم هەبێ ناکرێ بێدەم بمەگە خراپیش کرد لەبەرەوە من یەک جار حیزبایەتیم تاقی کردوتەوە لە ژیانمان لە کاتی پێشمەرگایەتیەکەەوە دۆخێکی جیا بووە بێ ئەبوو لە بینی باس و پێشمەرگایەتی هەڵبژێری بە پێشمەرگایەتیمان هەڵبژار غیری ئەوە پێم وایە ئەو تەجربەیە دووبارە ناکەمەوە بەشێک لە سەربەخۆیم بمێنێ بۆی هەر کاتێگەم هێزە خۆشەردیە گۆڕان ڕەنگە بچێتە سەر حکم یا هیم کاکاری خراپ بکە ئەبێ و حڕیەتەم هەبێ کە بتوانم پێ بڵێمەم کارە خراپ باشە باسی ئەوەت کرد کە ئەگە کارێکی خراپکەن هەڵوێستە بێت ئەگەر ئێستا پێشەوەی بڕۆنە سەر حکم بزوتنەوەی گۆڕان کارێکی خراپکەن ڕێبین ئەحمەد هەردی من لەسەر ئۆپۆزیسیۆن قسە ناکەم وەختی خۆی لەگەڵ یەکگرتوو شاتوشیەوە بوو من بعضێ جار زۆر بەرگریم لە یەکگرتووە کرد ئایانود یەکگرتووە ئایانود بووە بە یەکگرتوو زۆر لەو برادرانە هاتنیانود بۆ لەسەر یەکگرتوو قسە ناکەی بۆ لەسەر مەترسی ئیسلامیەت قسە ناکەی بۆ لەسەر مەترسی کللتوری چۆن من لەسەر ئەقەلیەت مەترسی ئەقەلیەت قسە ئەکەم کاکین ئەوەی کە وڵاتی بەدەستوێ خۆ ئۆپۆزیسیۆن نییە خۆ گۆڕان نییە خۆ یەکگرتوو نییە خۆ کۆمەڵ نییە ئەوەی هەموو مؤسسەکانی کوردستانی بەدەستوێ زۆری نییە ناکرێت ئەوەی کە وڵات بەڕێوە بە هیمال بکەی تەنها بۆی بیسەلمێنم کە من بێلایەنم قسە لەسەر کەمینەیەک پێنگوییکی بەدەستان باشە بەڵام هەڵی سیاسی پێدوانی هەڵی سیاسی هەر هەڵەیە ینی ئەگەر ئەمە هێزێکی دەرەوەی دەسەڵات بیکایان دەسەڵات بێگومان بەڵام خۆشببختانە لە کوردستان هێشتا نەگەشتێتەوە وڵاتستانەکانە ماڵی وا گەورەم نبینی ئەگەر هەرژ بم نبینیوە بەڕاستی دەرکم نەکردو هەڵەیەکی گەورە کراوە کە شایستی ئەوەیە هەڵوێستێکی واز هەدەبێت باش تۆ بەسیەوەت کە دوت من ڕاوێژکارێکی خۆبەخشی نوشیروان مستەفا لە سەروبەندی خۆپشاندانەکانە لەلایەن نوشیروان مستەفا و ڕوونکردەوەیەک دەرچوو کە خۆپشاندرانی بە گێرە شێوێن ناوبرد وەکو ڕاوێژکار تۆ هەڵوێستە چی بوو خۆپ ئەو هینانەی بە ئێمە گەیشت وا باسی تەنگژەیەکی نیانە کرد باسی یەشات خەبەرەکان نەگەیشت بۆ ئەوەی کە کوشتن هاتووە و بریندارکردن هەیە تەقەکردنەکان هیچ خەبەرێکی کوشتن نەبوو خەبەرەوە بوو کە بەردەبارانی بارگایەکی هینەکرێت لەلایەن چەند کەسێکەوە لەبەرەوە ئەو وێنەی کە لای ئێمە بوو ئەو وێنەیە بوو کە لە بەیاننامەکە دەرچوو بەڵام دوای ئەوەی کە بەیاننامەکە دەرچوو ڕاستیا وردە ڕاستیەکان هاتن کە خەڵک کوشراوە بریندار بووەوە سیناریۆکەوە گرتەکانمان بینی وەڵام ڕاستیا لەوە من ئەوە ورد نەبووم و نەسیحەتێکی باشم نەکرد ڕاستەکی بەڵێ ینی
خۆدان بەوانەی کە تۆ هەڵوێستت نەبووە لەوە کە دەبوو هەڵوێستت هەبێت تۆ ڕۆژبیرێک بەپی ئەو زانیارانەی پێمان گەشت بوو قەرارمانە یعنی ئەبایە تۆزێت تەرەویست بکەین بزانین هەموو وێنەکە کامل بێ لە بەردەستمان ئەبایە تا وێنەکە بە تەواوی نەبووە قەرار نەدرێت بەڵام بەپی ئەو زانیارانی بەدەستمان گەشت بوو بەیانەکە لە ژێ خۆیان ویستم لەوێ ڕات بگرم تۆ وەکو ڕۆشنبیرێک ینی ئەوە بە هەڵە نازانی کە پەلیان کرد لەو لێدوانە هەڵە نەبوو پەلیان کرد ئەو غەڵەتە غەڵەتی منیشە وانە چووکە من خۆم تیا بووم ینی بەڕاستی تیا بووم و درکم پێی نەکرد ناڵێم فعلەن هەڵەیەکمان کرد لە بەرەوەی زانیارەکان کەم بوو لە بەردەستمان ئەو زانیارانی بۆمانات و خۆفعلەن بەڵام بەڕاستی وەش بە پێ بڵێم ینی ئەوەی کە من قەت لەگەڵەوانی میش پەلاماریش بارەکەی بدرێنی ینی ئەویان ڕاست ئێستاش پێم وایە هەر کارێک لەوە بکرێت بەڕاستی نازانم بەهاندان بۆ توندوتیژیە زانم کە تەواو دژیم ینی ئەمە بەمانایەوە نییە داکۆچی لەمە بکەین بەڵام ئەوەی کە سیناریۆکە دوایی ینی هەموو تابلۆکە ببینی لە پاش بەرداویشتنەوە لەسەر بەرداویشتن خەڵ کوژراوە خەڵ شەید کراوە و هەموو تەقەیە کراوە ئەو هەموو بریندارە هەیە بێگومان شتەکان فەرقەکە باش وەکو ڕۆشنبیرێک خۆت پێت وانە ینی التیزامکردن بە کەسایەتێکی سیاسی گەورەی وەکو نەشروان مستەفایان بە بزوتنەوەیشی سیاسی وەکو بزوتنەوەی گۆڕانەوە ڕەنگە لە ڕووی سایکۆلۆژی و تۆسیری ئەوانەوە التیزامم نییە پیانەوە بەڵێ وەکو ڕاوێژکارێکی خۆ بەخش کە تۆ بەردەوام هاتوچێ شە ناکەیت منە چمە و قسانایەکەم کە خۆم بڕوان پێێتی و هەموو ئاراستەکانی ئیشکردنی من لەگەڵ کاگنۆشریانەوەی پاڵی پێوەنێم بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیە خەت لەگەڵ هیچ هێزێکانە بچڕێنێ هەمیشە دیالۆکە بێ دیفاع لە پێکەوە ژیان بکرێ دیفاع لە بوونی معارەزە و حرەکەیەکی دیموکراتی لە کوردستانە بکرێ یعنی ئەو شتانەڵێم کە بڕوان پێێتی کاکینەوە ینی ئەوان شت بە من ناڵێم مشت بەوانەڵێم یعنی شەکە عکس نەبێتەوە منم ئەچم قسە ڕێی خۆم بەوانەڵێم نەگەوان ڕێی خۆم ناشم بۆ جۆم لە ڕێیەوان بێت ینی من خۆم ڕێی خۆم هەیەوەی نووسم و نایشارمەوە ینی لەبەرەوە ینی هیچ التیزامێکم نییە تا هین ببێت مەبەز لە ئیلتیزامەکە هاتوچۆکردنەکە بوو بەڵام بە واز لەوە بێنین تا چەند بزوتنەوەی گۆڕان بە قسەی تۆکەن وەکو ڕاوێژکارێک من لە زۆر شتا لەگەڵ کاگنۆشریانە هاوکاری کاگنۆشریان لە زۆر شتا بە قسەی کردوم بە تایبەتی لە لێدوانووینەکانی من ناقم نیە بەسەر داڕشتنی سیاسەتی ناوگۆڕانەوە زەیکە باشەکان تێکەڵ نەکەین یعنی من قەت تەداخل لە ڕێخستنی ناو گۆڕانە ناکەم چۆن خۆیان ڕێگە خەن چیەکەن چی ناکە چکە ئاساسن لێژی ناسان هوەرێک نیە لی بزانم هوەری ڕێخستنەوە شتانە ئەوەی کە این یەکەم مەسەلە لێدوانەکانێتی چاوپێکەوتنەکانێتی بەرنامەکانێتی ڕەنگە لە هەندێک قەراری سیاسیە من ڕئیم هەبوو بێ شەرتیش نیە هەمووی بە قسە کردبم باقەت یعنی ئەوە نەزانی هەمووی بە قساکە بەڵام لە بازێشتا بە قسەی کردوم لە بازیشا بە قسەی نەکردم باش ئەتوانی چەند نمونەیەکی کەممان بۆ باس بکەی لەو بەشداریانی تۆ لە بڕیاری سیاسی بزوتنەوەی گۆڕانە وەڵی شتی دیاریکراو ناتوانم بڵێم چییە ئەنیەزایی چی چاوپێکەوتن کاگنۆشیروان کردبێتی چی لێدوانیا بێتی من دەستێکم تیا هەبوو لە جوابانەوە و لە قسەکردن و لە شێوەی هینیا و لەوەی کە ئەگەر وجدان هەبێت هیچ لێدوانێکی کاگنۆشیروان تەنگژەی دروست نەکردووە لێدوانەکانی هەمیشە ئارام و هین بوون دیموکراتی خوازانە بوون هیچ لێدوانێکی تەنگژەی لە کوردستانە دروست نەکردووە ئەیتر وەکو شتی تر ئەوان هەشتی شەیە بە قسەی نەکردوم کاگین ینی شتەیە بە قسەی نەکردوم ینی من حەزم کردووە نزیک بوونەوە مەسەرەن زۆر فشارم لێ کرد نزیک بوونەوە لەگەڵ یەکێتیان ڕووبات و جۆرێک لە هینین باز لەمە ئەوەی کە من ئەمویست بکرێەوە هەنگاوانەی کە پێویست بکرێ بلا بازێکە بە قسەی نەکرد بەڕاستی باش تۆتە من لە هەموو لێدوانێکا دەسم هەبوو کاتە لەو لێدوانەشا دەسە هەبووە کە سەرەتای خۆپشاندانەکانە وترا بەڵێ لای لێ بوومەی چۆن من پێ ناڵێم زانیاریەکانە لە بوو بڵێ باش کەواتە کاک ڕێبین ینی تۆ فشارێکی زۆر بخێتە سەر کەسایەتێکی سیاسی ئاوا کە کەسی یەکەمی بزوتنەوەیکی سیاسی گەورەیە بەڵام بە قسەت نەکە ئەمە شایانی هەڵوێ زۆرگرتن نییە
خۆ تۆ چیەکەی دیانی خۆ هیچ التزامێکی بەمنەوە نییە من قسەیش پێڵێم ئەگە قسەکەی پێڕاست بێ قەنەعاتی بتوانم پێ بکەم بە قسە مەکەیانی واگە قەنەعاتی پێ نەکەم خۆ بە قسەت ناکەیانی خۆ هیچ التزاهینێک نییە لە بینی منەوەوانیەگە بە قسەم ناکایی نەبێت ئەوەی بتوانم یکەم کاگین هەستەکەمم دەورە خراپ نییە بۆ عینیەکەم زەی من لە شەڕە ترسە حەز ناکەم بێ بە شەڕ لە شەڕی ناوخۆ زۆرە تسم زۆر دژی شەڕی ناوخۆم کاتی خۆشی زۆر دژی شەڕیەکێتی پارتی بم چیم پێ بکرێ بۆ ئەوەی ئەم احتیمالە کز بێتەوە من نایکەم بەشێک لە هاوکاری من بۆ کاگنۆشیروان بەڕاستی لەم ڕوانگەیەوێت لەم ڕوانگەیەوێت بە هیچ شوێنەگەی نەمە احتیمالە ئەوەی پێم بکرێکەم ئەگەر کەس من هەمیشە بڕوان بۆ کاک ڕێبوار لە سیاسیەوە نزیک بی بچی لە پێشەوە قسەکانی خۆتی پێ بڵێ و منەمەم هەر تەنها لەگەڵ کاگنۆشیوان نەکردووە لەگەڵ زۆربەی سیاسەکانی هیچەتیا دانیشتوم لەگەڵ زۆربەیانە دانیشتوم ڕێی خۆم بەڕاشکاوی پێوتون بەڵام ئەوەی کە بەردەوام بووم لەگەڵ یا لەم پەیوەندیە کاگنۆشیروان بوو ڕاست بێت ئەو برادرانەی تر زۆر کەم ترجیوانەگرت لە کاگنۆشیروانانی ئەگەر نا من سەردانی کامیانەڵێ لە دەرگای هەمیانم ماوە بە سەراحەت ڕێی خۆم پێوتون پێشنیاری خۆم پێوتون پێم وایە ئەمە باشە ینی ڕێیەکت هەبێ لە نزیکەوە بتوانی بە سیاسەکەی بڵێیت وە ئەگە گوێشت لێ بگرە خۆ باشتر باشە کەواتە ئەگەر کاگنۆشیروان لە هەمووان زیاتر گوێی لە تۆ گرت بێ ئەو کاتێک کە لە نەوەیەکی نیشتمانی کوردستان نبوو بۆچی فشارتان نەخستە سەریکە زۆر کردمان کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە پەیوەندیەکە لێەوە دەسی پێکرد ئەوە ڕاست بێ و کاتێ ئمە زۆرەوم لەلانەی ناوی شتیمان نازانانی ئێمە و کاتی کاچوون بۆ لای کاگنۆشیروان وەکو کەسی دووەم قسەمان لەگەڵا کرد و بەڕاستی وە بڕۆحیەتە شۆچینە و قسانی کە بە کاگنۆشیروان ێڵین بە مامجلالی شەدات چونکە لای ئێمە پەیوەندیەکی زۆر نزیکایەتی لە بینیەوە هەیە یعنی ئێمە هەر کاتێک کاچوون بۆ لای کاگنۆشیروان تەسەوڕمانە کرد ئەشتین بۆ لای مامجلال لە هەمان کاتیانی بەڕاستی وە لەبەرەوە ینی ئەو ململانەیە گەوری کە لە بینیانە هەبوو لە ینی ئەو کاتی کە ئێمە سەردانمانە کرد بەڕاستی نەمانەزانی دوایی کە کاگنۆشیروان هاتە دەرێ و کتێبەکانی نووسی و ململانیانی جێڕایەوە وەکو هەموو کەسێکێکە زانیمان ئەگەر نایەمە زۆر لە کتێبی بیرەوەریەکانێتی بیرەوەریەکانی و دوایەوەی کە ئیتر جیابوو هەنێ قسەڵام کاگ ڕێبین ببوورە نەوشیروان مستەفا لە ساڵی 1990 بیرەوەریەکانی بڵاو کردەوە بەڵام خۆی لە ساڵی 2006 دەسی لە کار کێشایەوە ئەمانزانی کێشەیەک هەیە لە ینی نەمانەزانی لە بینی ئەو مامجلال هەیە ئەمانزانی جاروبار عرزە بێ لە هەندێک کەسی مەکتەبی سیاسی ئاشتە بێتەوە لەگەڵ یانە ینی ملمانەکە نەهانزانی ینی ئاسەکەی چەند گەشتۆتە چەند بەڕاستی ناڵە مێمە کە ئاچوین وەکو کەسایەتی دووەمی ناو یەکێتیە چوین بڵێ وەکوی ناچین نۆشیروان مستەفا ینی وا ئەچین بۆ لای کە ئەمە شخصی دووەمە لە ناوی یەکێتیەوە بەڕاستی قەت پرسیاری ئەوەتان لێ ناکرد کە لەسەر چی لە مەکتەبی سیاسی زوێرە بێت خۆ بەوانەی هەموو خۆی نووسیوە کاکین من بچی لە جاتی و جوابی و سوالانەمە وابزانام خۆی هەمووانی نووسیوە باش تۆ لە گۆشەکەی خۆت لە ڕۆژنامەی ئاوێنە لە گۆشەیەکیانە بە ناوی کللتور و گۆڕان ئەڵیت هیچ گۆڕانێک بەبێ دەستکاریکردن و تازەکردنەوەی کللتور ناچێتە پێشێ هیچ گۆڕان و تازەکردنەوەیکی کللتوریش بەبێ ئامادەی هۆشیاریەکی گۆڕان خواست کە کللتور وەک داهێنانێکی هەنووکەیی دەبینێت کە ئەرکی پیشاندانی جۆری تازەی ژیانکردنە ممکن نییە ڕاستە باش ئێستا لەسەر هەمان ئەو بۆچوونەتی بێگومان بەڵێ کەواتە ئەتوانم لێ بپرسم ئایا بزوتنەوەی گۆڕان کە ئێستا تۆ کەسێکی زۆر نزیکی لێیانەوە چ گۆڕانیشان لە کللتوری ئەم کۆمەلگایەکەمەوە کە گۆڕان ناتوانانی هیچ گۆڕانێ بکات چونکە ئەساساً هیچی بەدەستەوە نییە بەڵام زوتنەوەیکی سیاسی گەورەیە و جەماوەێکی گەوری هەیە ئەوانەی نزیکی 500,000 کەسی بەدەستێناوە خۆی گۆڕان لە کللتورا چۆنەکەی دەزەی بێ دەستکاری تربیە بکەیت واسی تربیە بکەیت پەروەردەی کوردستانە بێ دەستکاری بکەیت دەزەی بێ دەستکاری وەزارەتی ڕۆشنبیری بکەیت یعنی یەکێک لە شتە هەرە گرنگەکان کاگیر کە بە بڕای من ئێمە پێویستمان پێێتیەوە بەداخەوە تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیر ڕەنگە هەوڵیشان نابێت و فعلا هەوڵیشان هەیە بەڵام هێشتا کەم و کوڕیمان هەیە پێویستمان بە حرەکەیەکی تەرجەمەی زۆر گەورەیە ئێمە مەکتەبەی کوردی مەکتەبەیەکی زۆر فەقیرە کتێبخانەی کوردی کەرسەیەکی دەوڵەمەند نایە بە خوێنەری کورد بە تایبەتی بۆنەوەی دوای ڕاپەڕین کە بە زمانی کوردیە زانێ زۆر مەترسی داهاتووی گەورەمان لە پێشە چونکە نەوەیەکمان هەیە بەس کوردیە زانێ لەبەردەم کتێبخانەیەکایە کتێبخانەکە ناتوانێت هەموو زانیارەکانی تێرکە ناتوانێت هەموو شتەکانی پێ ببەخشێ لەبەرەوەی یەکێ لەو شتانەی کابێیشی لەسەر بکرێ و ئەمەرکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەبێ پرۆسەیەکی وەرجێڕانی زۆر دەوڵەمەند زۆر بەرفراوان دەست پێک برێ ئەلبەتە ناونراوە ئێمە ئێستا خانەی وەرجێڕانمان هەیە کە وەزارەت دروستی کردووە هەنێ هەوڵی باشمان هەیە بەڵام زۆر کەمە لە چاو ئەو پێداویستی کە بۆم قۆناغامان باش ئەم
ئەم بابەتە لە تەوەرەکەی خۆم دامە بڕێنێ بەڵام پرسیارێکە ئاڕاستاکەم و دواترە گەڕنەوە سەرەوەتەوارە ینی تۆ باسی واکی کە کتێبخانەی کوردی فەقیرە و مناڵی کوردە گەر بێوێ خۆی تێبکات لە ڕۆشنبیری ئەم کتێبخانەیە تێری ناکات باشە ینی بۆچی هەمیشە تاوانەکە لە دەسەڵاتەوە بێ لە حکوومەتەوە بێ بۆ تاوانەکە زۆر جار نێخێنە سەر ڕۆشنبیر من ئەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەم ڕۆشنبیران خۆیان بۆ ئیشیان بۆ دەوڵەمەندکردنی ئەو کتێبخانەیە نەکردووە بە پراوێز خستنی بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورت وەگەڕێنەوە لاتە